خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری شەقام لەگەڵ ئێوەی ئازیز بەیەکە گەینەوە و میوانیم بەرنامەی شەقامیش ڕێبین هەردیە. هەمیشە بەشێک لە نهێنی لە هەموو ئینسانێک ئامێنێتەوە بە بەهینی بڕچ خۆی زانێ زۆر شت لە دڵیایەتی لە ڕووی عاتیفەوە بەڵام زۆر کەمی دەرەبڕێت. من ناتوانم پشتی خۆم هەڵگرم یعنی بەعکسەوە تەقاوت بووی بە پلێکی سەربازی و مەعاژۆرەگەی قۆناغێکی ژیانە تێپەڕێت چێ زۆر نازە هەڵەگرێ. من کەمتر پیاوێکی خەمبارم کاک دەرو زۆر جار کە خەمبارم حەزەکەم بە تەنیا بم ژیان و وەرکی ناخۆشی بە پولەی ئارەزوی کوشتم شەرابی جامی دڵماری لە تافی لاویا ڕشتم. تۆ 2 ساڵ بەر لەوەی جابیتەوە پەیوەندی خۆشەویستی و لەگەڵ خانمی دووەمە. ژیانی ژن و مێردایەتی شەڕێکی بەردەوامە بۆ جانەبوونەوە. ئەگەر هەڵە نەبم تۆ ڕاوێژکاری من ئەزای خۆباخش ڕاوێژکاری کاگنۆشیروانم من خۆم ئەمامود. تۆ پیاوێکی دینار نیت بەڵام لەسەرای ئازادی ئەوت هەمووتان بڵێن ئەڵڵاهو ئەکبەر. کابراوە سەری تۆ نەبووی ئەوەی کە ئەڵڵاهو ئەکبەر کرد لە سەرینەکە یەکسەر زلێکیان لەسەرەوە بەسە زۆر ئازارەیە. ڕاستەکەی ئەوە کاتە بوو کە لە 19 نیسانە گیرام هەرچی برادەر تەڕقیان لێتی تۆ پێڵی زۆر کوڕی چاکە. سەلامی بەسە بۆ ئینسانە خۆش بێزەی ترسنۆ بووی بەرامبەر ئافرەت مەسەلەن نەوێراوە ئەمە چێ پێیوتی هەموو شتەکانە شتی خۆش بوون. تۆزێ ڕۆشت ببینم خەڵگەمی سەلامە ژۆ بەزایی ئەوەی مەشهور بوو بۆ نیە خازن بەتاوان جواب بایەوەزەی هەر خەڵکو سەلامیە کرد و میش زۆرم پێسەی بوو زۆر مەشهور بوو